نەرانی بەڕێز ئەمڕۆ ڕێکخراوی داکۆ یادی شەهیدکردنی مامۆستا جیهانتەهای کردەوە. شایانی باسە ساڵێ بەر لە ئێستا مامۆستا جیهانتەها بەدەست پارتی تیرۆر کرا بە سیناریۆیەکی قێزەون و ئەم یادە لە شاری بێرمیگان بەرز ڕاگیرا و چەندین دیکۆمەتی و چەندین ڤیدۆ نیشاندرا کە شێوازی تیرۆرکردنی مامۆستا جیهانتەهای پشتڕاست کردەوە و بکەرانی ئەو کارە قێزەونە شەرمەزار کرا. تیرۆر ئەکەن تەنها لەبەر ئەوەی لە چەند بەرنامەیەکە دەرکەوتوتە مەجاڵمان قسە بکەین مەجاڵمان بەن هەربا دڵمان نەتەقێ تۆزێ بە ئازادی بڵێین ئێمە ئازارێ لە جستەمانایە مافمانە. ئەمڕۆ وەکو ڕێکخراوی داکۆک بەشداریمان کرد لە ساڵیادی شەهیدکردنی مامۆستا جیهانە تیرۆرکردنی مامۆستا جیهان شەرمەزاری ئەەکەین ئەبێ هەر ڕۆژێک بێت هینی ئەوە وەرگرن باجی ئەوە وەرگرن ئەو حکومەتە دەسەڵات و دزە کە بوونەتە هۆی ئاوارەکردنی چەنەها گەنجمان تیرۆرکردنی چەنەها گەنجمان وەکو کاوە گەرمیانی وەکو مامۆستا جیهان سەردەش عوسمان زۆر بەداخەوەین. پێشەچی بە خێراتی هەموو ئەو گەنج و لاوە جوانانە دەکەم کە ئەوڕۆ لێرە کۆبوونەوە یادی شەهیدی نەمر جیهانتەها دەکەن کە بەدەستی ئەو جاش خۆپرۆشی تیرۆرستە و خائینانە تیرۆر کرا نەکەرە و شەیدە سەدان شەیدی ترمانەیە لە کامیان دەست پێکەن لە کاوە گەرمیانی و داد حوسێن زەردەش عوسمان شەیدانمان زۆرە بەڵام ئێمە ئەمن وەکو پیرێک هەتا دەمرم ئەو کاتە لەگەر ئازادی دامە و دەنجی مەلەگە دەنجی جیهانتەهایە شەهیدی نەمر سڵاو و ڕێز دەبوو بنەمارەی شەهید جیهانتەها ئیتر زۆر هاتووندەوی خۆمان هەڵبڕین دژ بە پارتی وێچێتی بە بکەرانی کوژرانی مامۆستا جیهانتەها. ئێمە لێرەوە ئیدانەی ئەو کارە قێزەونەی پارتیۆکیتیەکەن کە دەستیان هەبووە لە کوشتنی هەموو ڕۆڵەیەکی تاک بە تاکی کورد کە بۆیە داوا لە خەڵکەکەین کە چیتر ئەم زوڵمە قبول نەکەن و ڕوڕەشی بۆ یەکێتی و پارتی بۆ ئەو دەسەڵاتی کە هەیە لە کوردستانە ڕژێمێکی هەتا بڵێ توم و تیژە. لە یەکەم ساڵیادی تیرۆرکردنی مامۆستا جیهان کە ئەویش بەشێکە لە چاڵەگوان و دەستی دلێر دەنجی دلێر کە لە پێشەویشەوە چەندان ڕۆژنامەنووس و چاڵەگوانی تر کە بەدەستی یەکێتی و پارتی کە خەڵتانی خوێنکران ئیتر بە ڕێگای جیاواز و بە جۆری جیاواز کۆبوونەوەتەوە لە یەکەم ساڵیادی شەهیدی مامۆستا جیهانتەها کە لەلایەن دەسەڵاتێکی زۆر بە شێوەیەکی نامرۆڤانە کە تیرۆر کرا لە ناو سیارەکەی خۆی تا سووتێنرا ئێمە هەرگیز شەهیدەکان لە بیر ناکەین و ساڵی شەهیدکردنیان بە بەرزی ڕاگرین. ڕێکخراوی داکۆ کەسا بەیادکردنەوەی یەکەمی ساڵی تیرۆرکردنی شەهید مامۆستا جیهانتەها کە لە ڕووداوێکی تەم و ژاویدا بەدەستی هەردوو حیزبی ساڵاتداری یەکێتی و پارتی کە بە تایبەتی پارتی تیرۆر کە لە سنووری بارزان لەسەر دەربڕینی ڕای ئازاد و لەسەر داکۆکردنی لە مافەکانی مامۆستایان هەستان بە کەمکردنی ئەو دەنگە ئەمە یەکەمین کەس نەبوو یەکەم کەسی نابێت لە کوردستان کە بەهۆی دەربڕین ڕای ئازاد و لە کوردستان تیرۆر دەکرێت ئەوەی مای شەرمەزارێ بۆ حکوومەتە هەستان بەس دروستکردنی سیناریۆیەک بۆ مامۆستا جیهانتەها کە وادانراکە لە کردەوەیەکی خۆکوژیدا بوو بەڵام ئەمەش و بنەماڵەکەشی هەموو ئازادی خوازان ئەوە ڕەت دەکەنەوە کە ئەوەی وەکەوەی کە دەسەڵات دێڵە چون کاتیەوە دوور بوو لە ڕاستیەوە و تیرۆر کرا بەپێ هەموو بەڵگەنامەوەی دیکۆمنتاریانەی هەیە بنەماڵی بەرزانی و مەسوول بەرزانی بێژێکی ڕەشیان هەیە لە تیرۆر و کوشتنی ڕۆژنامەنووسان لە زیندانیکردن و کەمکردنی دەنگی ئازادی خوازان لە هەرێمی کوردستان هەر لە سەردەش عوسمانەوە هەتا ئەگەیتە شەهید جیهانتەها. مەسوول بەرزانی پێویستە بدرێتە دادگا لە ڕێگەی دادگای نێودەوڵەتی و دادگای فیدرالی عێراقەوە. ئیدانەی شەرمەزاری مەسوول بەرزانی دەکەین کە مێژوویەکی ڕەشی هەیە لە کوشتن و گرتن و ئازادان و تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان و ئازادی خواست. گەنجانی بەریتانیا هەستاین بە کۆڕە کە یادکردنەوەی شەهید جیهانتەها کە لە وست بەرمەس و ڕیسواکردنی دەسەڵاتی بنەماڵەی بارزانی و تاڵەبانی کە ئەوان بوونەتەوە هۆکارێک کە گەنجی کورد و چەندین خوشک و برای ئێمە لە هەرێمی کوردستان و عێراق کە شەهید دەکەن و سەرکۆنە و شەرمەزاری بۆ دەسەڵاتی کوردی کە چەنەها گەنج و چەندها لاوی ئەو وڵاتیان شەهید کردووە کە ئەم دەسەڵاتی کوردیە لەسەر بناغەی شەهیدکردن و تیرۆرکردنی گەنجانی وڵاتەکەمان بنیاد نراوە. داواکارم کە بکەرانی ئەم کارە قێوزەونە بدرێتە دادگای گەل و
بە سزای خۆیان بگەن. ئەندامانی ڕێکخراوی داکۆکەم یادە ساڵۆگەڕی شەیدکردنی مامۆستا جیهان تاها کە بەدەستی تیرۆرستانی پارتی و یەکێتی و بنەماڵە شەهید کرا دەبێت ڕۆژێک بێ ئەم بدوو بنەماڵەیە بدرێنە دادگا و تۆڵەی هەموو ئەو کارە خێزەون و تیرۆریستیانیان لێ بکرێتەوە کە کردویانە سەربەرزی بۆ شەهیدان و ڕۆژنامەنووسان سەرشۆڕی بۆ دەسەڵاتی کوردی پارتی و یەکێتی. مەترسیەکانی وتنی ڕاستی بۆ دەسەڵات لە کوردستاندا لە بێگەشتنی پەروەردە و چالاکی دەشێت کوشندە بێت. ئەم ناوچەیە هەرچەندە دەوڵەمەندە بە کولتور و مێژوو بەڵام پڕ لە ململانی سیاسی و مێژووی سەرکوردکردن. مامۆستایەکی وەکو جیهان کە هەوڵ دەدەن قوتابیەکان بە زانیاری بیری ڕەخنەی بەهێز بکەن بە ڕێگایەکی مەترسیدار داردەڕۆن. تێچووی قسەکردنی ڕاستی بۆ دەسەڵات هاندانی مێشکی گەنج بۆ بیرکردنەوەی ئازادانە زۆر جار دەتوانێت بە کۆتایی ژیانی مرۆڤدا بهێنرێت. کۆمەڵی گەنجانی ناڕازی لێرە کۆبوونێتەوە جی ئەو زوڵم و زۆرداری کوشتنەی کە لە کوردستانی عێراقیە لە بەکەر عەلیەوە دەستی پێ کردوەتەوە گەشتۆ بە مامۆستا جیهان و هەموو ئەو کەسانە کە کوژراون داوای مافی خۆیان کردووە بەڵام ئەمانە بە شێوازێکی ناداتپەروەرانە کوشتیان و سەرنقمیان کردوون و هەروایە ئێستا بە شێوازێکی تازە لە ڕێگەی سووتان و گرتن و ژار خواردنەوە دەستیان کردووە بە کوشتنی خەڵک کە شێوازەکەیان گۆڕیوە بۆی پەردەبۆشی بکەن و کەسەکە تاوانبار دەربخەن. مامۆستا جیهان تەها دەنگێکی ناڕازی پشتی خوێندکاران و گەنجان بوو بەدەستی بنەماڵی بارزانی تیرۆر کرا هیواداری نەمە گەنجان بتوانین تۆڵی خوێنەکەی بکەینەوە خوێنەکەی بەزایان نەڕۆ. مامۆستا جیهان تەها تەنها مامۆستایەک نەبووە لە مەدرسەکە بەڵکو بوو مامۆستا بۆ هەموو چیان بۆ هەموو کوردەکان کە بوو بە قوربانی ڕزگاری ئازادیخوازی کوردستان. پێشەوی ناڕەزایەتی مامۆستام و کە بنەماڵەی بارزانی لە کردەوەیەکی تیرۆریستیدا لە ڕووداوێکی تەمەن وژاویدا لە دەڤەری بارزان شەهیدیان کردو و چۆ کاروانی شەهیدانەوە. کوردانی تاراوگە بەکارانی تیرۆرکردنی مامۆستا جیهان تەها شەرمەزار و ڕسواکەن بە تایبەتی بنەماڵەی بارزانی و تاڵەبانی و تایبەتتر کابینەکەی مەسروور بارزان. ئەمڕۆ 26 ئۆکتۆبەر ئێمە لێرە کۆبووینەوە وەکو ڕێکخراوی داکۆ بۆ نەڕازایی بوون لە حکوومەتی کوردستان لەبەر بەرژەوەندی خۆیان مامۆستایەکی بەزمون پڕ بە ئەزمون لە ژیاندا تەنها مامۆستا نەبوو و کاری شانۆگەری کردووە و ڕخنەی لە دەسەڵات گرتووە بە بۆنەی ئەم کارەوە لەبەر بەرژەوەندی خۆیان کارێکی زۆر قێزەوەنیان کردو و سوستاندویانە و هیوادارین تاکو ئێستا کەیسەکە لە ئەمریکا بەردەوامە هیواداری تاوانباران بە سزای خۆیان بگەن و سڵاوڕێز بۆ خانەوادەی مامۆستا جیهان تەها. ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە لە 26 ئۆکتۆبر لە یادی کوشتنی شەهید جیهاندا ئێمە هاتوین سەرشۆڕی و ئیهانەی دەسەڵاتی حکوومەتی گەندەڵی کوردستانی بە تایبەتی پارتی کە دەستی هەبوو لەو تاوانە خێزەونەدا و هیوادارم خەڵک دژیان بێتە جواب و سوکایەتیان پێ بکات لەبری ئەوەی دەنگیان پێبن و سەریان بخەن تفو بەڵغەمیان بکەنە ناو سنووقەکانەوە. ئەمڕۆ لە ساڵیادی شەهیدکردنی مامۆستا جیهان تەهادا ئیدانەی ئەمڕوو داواکەین و هەروەها سەرکۆنەیەکەین کە ڕژێمی دیکتاتۆری پارتی دیموکراتی کوردستان بە ناڕەوایی تیرۆریان کرد و هەروەها شەهیدیان کرد کە بە سیناریۆیەکی زۆر پێکەنی ناوی سیناریۆیشان بۆ دروست کرد و کوشتیان لە مەڵبەندی دەسەڵاتی خۆیانە کە ناوچەی بارزانی بوو. ئێمە وەکو کوردانی تاراوگە ئیدانەی ئەو کارە ساتانە دەکەین و هەروەها هەمیشە دەنگی ناڕازیمان بەرزە. خراوی داکۆک بەردەوامە بێ لە یادکردنەوەی و کەسانی کە دەسەڵاتی یەکێتی و پارتی تیرۆری کردوون و بێدەنگ نابێت لەو تیرۆرکردنانە ئێوە جیهانی لێ ئاگدارەکاتەوە کە یەکێتی و پارتی چ دوو حیزبی تیرۆریستن چ دوو حیزبی تیرۆرکەرن و دەبێ بە سزای خۆیان بکەن.